إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. میوانەکانی ماڵی خوا خوای گەورە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی ڕەحم بە هەموو لایەکمان بکە و تاعەت و عیبادەتمان لێوەربگرێ. بەڕێزان، پاراستنی نهێنی و شاردنەوەی نهێنی خۆت و هی خەڵکیش یەکێکە لە بنچینە سەرەکیەکانی ئیمان و هەڵسوکەوت لەگەڵ برای دینیە. خوا پەنامان بدا ئەگەر پێچەوانەکەشی بێ واتە سڕی خەڵکی نەپارێزی، بەڕاستی صفەتێکە لە صفاتی ئەهلی نیفاق و دووڕووی. ئینسان بەرەو دووڕووی و منافقی ئەبا و لە قورئانی پیرۆزە و لە حەدیثی پێغەمبەر ئەحادیثەکان و فەرمایشتەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بەڵگەی زۆر هاتوون لەسەر ئەوەی کەوا باسی فەزڵی پاراستنی نهێنی ئەکا ئەگەر چی خۆتیش بێ و پاراستنی نهێنی خەڵک ئەولاترە، چونکە ئەوە ئەمانەتی خوایە لەسەر شانت و عەهد و پەیمانە. وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا. يعني بەڕاستی ئینسانی مسلمان پێویستە پەیمانێک کە دای کە ئەمانەتێک بپارێزێ ئەبێ بیباتە سەر، چونکە لێپرسینەوەی لەسەرە لە ڕۆژی قیامەتە. و پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم لە حەدیثە جەخت لەسەر ئەوە ئەکاتۆ کە سێ صفات هەیە لە صفاتی نیفاقا، لە هەر کەسێکە هەبێ دانەیەکی ئەوە صفەتێکی منافقی و دووڕووی تایە. ئەگەر هەر سێکی لە کەسێکە هەبێ خوا پەنامان بدا ئەوە لە ناو منافقیە ئەژێ کابرا. یەکەمیان ئیذا حەدەثە کەذەب، یعنی ئەگەر قسەی کرد درۆی تیا بکە. و ئیذا ئەتومینە خان، دووهەمیان ئەگەر ئەمانەتێکی درایە سەر خیانەتی لێ بکە، ناپاکی لێ بکە. سێمیشیان وئیذا وعد ئەخلەف، و ئەگەر وعدیشی دا وعدەکە نەباتە جێ. سەیرەکەی ئەمانە هەر سێکی لە کابرایەکە کە سڕ نەپارێزێ هەر سێکی تایە. سبحان الله، هەر سێ ئەم صفەتە لە کەسێکە هەیە ئەگەر سڕ و نهێنی نەپارێزێ. چونکە کابرا درۆی کرد لەگەڵ ئەو کەسەیە کە نهێنیەکەی بۆ باس کرد و تێی پارێزم، درۆی کرد لەگەڵیان، وعدی پێدا وعدەکەی نەبردە سەر، ئەمانەتی هەڵگرت، ئەمانەتەکەی خیانەتی لێ کرد. یا سبحان الله، یعنی هەر سێ صفەتەکە کە ئینسان ئەکا بە منافقی خالص لە کەسێکە هەیە ئەگەر بێت و نهێنی نەپارێزێ. و گرنگترینی ئەو نهێنیانش نهێنی ماڵانە، نهێنی ئەو سڕانەیە کە خوا پێی ناخۆشە لە ناو خەڵکا بڵاو بێتەوە. خوای تەعالا یەکێک لەو نهێنانەی کە زۆر زۆر پێی ناخۆشە بڵاو بێتەوە ئەسراری زەوجیە، نهێنی هاوسەرایەتی بەینی خۆت و خێزانەکەت، خێزانی خەڵکی و هاوسەرەکەی. ئەمە لەو نهێنیانن کە بەڕاستی
ئیسلام زۆر جەختی لەسەرەکە و هەڕەشەی گەورەشی لەسەرە لە قورئانە. خوای تەعالا لە قورئانە هەڕەشەی گەورە ئەدا لەو کەسانەی کە حەز ئەکەن ئابڕووی خەڵک بچێ، حەز ئەکەن دابێن پیسی و بێئەخلاقی لەناو خەڵکا بڵاو بێتەوە، کە خوای تەعالا فەرمێ ئین الذین یحبون ئەن تەشیع الفاحشة في الذین آمنوا. بەڕاستی لە سوورەتی نورە ئەفەرمێ ئەو کەسانەی کە حەز ئەکەن فاحشە و خراپەکاری لەناو خەڵکا باز بکرێ، ژنەکەی فڵان وایە، کچەکەی فڵان وایە، ئەو زەلامە ئاخلاقی ئاوایە، ئەو کەسانە کەوا حەزەکەن لەوە خوای تەعالا بە پێغەمبەرەکەی ئەفەرمێ مژدەی ئاگری جەهەنەم و سزایەکی زۆر سەخت بەو کەسانە بدە. زۆر خەتەرە بەڕاستی، بۆیە ئینسانی مسلمان ئەبێ زۆر زۆر وریا بێ و زۆر زۆر ئاگادار بێ ئەم سیفەتە هەوڵ بدا بڵاوکردنەوەی نهێنی خەڵکی یان درکاندنی نهێنی خەڵکی لە ئەوە نەبێ. لە زمانی رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لەناو خانەوادەکەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم خوای تەعالا دەرسێکمان فێرەکە، وانەیەکمان لە خانەوادەی پێغەمبەر فێرەکە، سەڵاواتی خوا لەسەر پێغەمبەر بێ و ڕزای خوایش لە خانەوادەی پێغەمبەری خوا بێ صلى الله عليه وسلم. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی تەحریمە وإذ أسر النبي إلى بعض أزواجه حديثا فلما نبأت به وأظهره الله عليه عرف بعضه وأعرض عن بعض فلما نبأها به قالت من أنبأك هذا قال نبأني العليم الخبير. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بۆ تاقیکردنەوە بێ بۆ پێویستیاتێکی خۆی بێ نهێنیەکی دا بەگوێی هەندێک لە ژنەکانیان. خوا لە قورئانە ناوی نەبردووە، لە ئەسبابی نزولە بسراوە فڵان ژنێتی فڵان ژنێتی، ئێمەش وەکو خوا ناوی نەبردووە ئێمەش ناوی نابین. خوا ئەفەرمێ بەعضی ئەزواجیهی ئیتر تەواو، ئێمەش بەو شێوازە ئەڕۆین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهێنیەکی درکاند دای بەگوێی یەکێ لە ژنەکانیە یان هەندێک لە ژنەکانیە و فەرمووی لای کەس باسی مەکە، بەڵام ئەو ژنە نەیتوانی بیپارێزێ، ڕۆیشت لە لای یەکێکی تر لە ژنەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم درکاندی، نهێنی پێغەمبەری درکاند. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە بۆمان ئەگێڕێتەوە، بەسەرهاتەکەیمان بۆ باس ئەکا، سوورەتەکەشی ناوە سوورەتی تەحریم، سوورەتەکەشی ناوە سوورەتی تەحریم، ئەبێ ئاگامان لێی بێ. پێی ئەفەرمێ چی؟ خوای تەعالا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ژنەکەت نهێنیەکەتی درکاند. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بانگێکات پێی ئەڵێ تۆ ئەو نهێنەی من بۆتم باس کرد بۆ درکاندت. یعنی پێغەمبەر لەگەڵ خێزانێکیە، خێزانەکەی ترش لای خێزانێکی تری پێغەمبەر باسی کردووە، یعنی لەوانەیە ئێمە ئەڵێن زۆر اعتیادیە، بەڵام خوای تەعالا پێی ناخۆش، خوای تەعالا پێی ناخۆشە، بۆیە پێغەمبەر ئاگادارەکاتەوە پێغەمبەری خوش خێزانەکەی بانگەکا و پێی ئەڵێ بۆچی نهێنیەکەی منت درکاند، هەندێکیشی باسەکە، حتا خوای تەعالا ئەمەندە عجیب باسی ئاەتەکە کە ئەفەرمێ عرف بعضه وأعرض عن بعض، يعني حتى پیغمبر صلى الله عليه وسلم لكرم للرزي پیغمبر صلى الله عليه وسلم أمن ده پیغمبر عظيم بو برز بو حتى لويشا كجنكي نهينيكي شي دركان ديا هموي باس ناكار آواي داتا جوية بو اوي بيت الدرسي بوي جاري كتر أما دوباره نكاتوا پی ئەڵێ بۆ ئەوت بۆ خێزانەکانی ترت باس کرد، ئەویش ئەڵێ ئەی پێغەمبەری خوا کێ پێتیوت چۆن زانیت؟ پێغەمبەری خوش پێ فەرمێ نەبەئەنیە العەلیم الخەبیر، ئەو زاتە پێیوتم کە زانایە بە هەموو نهێنیەکان، ئاگادارە بە هەموو شاراوەکان، ئەو ئاگاداری کردمەوە. جا خوای تەعالا هەڕەشە لە خێزانەکانی پێغەمبەر ئەدا و ئەم ئاەتە ئەبێتە نوقتەی فاسیلە لە بەینی پێغەمبەر و خێزانەکانیە. خوای تەعالا پێیان ئەفەرمێ ئین تەتوبا إلى الله فقد صغت قلوبكما
وإن تظاهرا عليه فإن الله هو مولاه وجبريل وصالح المؤمنين والملائكة بعد ذلك ظهير. ئەگەر تۆبە بکەن و پەشیمان ببنەوە جارێکی تر غەڵەتی وا نەکەن، ئەوە خوای گەورە لێتان خۆشە بێ و دڵتان بە ساغ و سەلامەتی ئەمێنێتەوە. بەڵام خوا پەنا بدە ئەگەر بتانەوێت جارێکی تر دووبارەی کەنەوە یان هەڵەیەک بەرامبەر بە پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم، خوا پشتیوانی پێغەمبەرە، جبریل پشتیوانی پێغەمبەرە، مەلائیکەکان پشتیوانی پێغەمبەرن، ئیماندارانی پیاو چاک پشتیوانی پێغەمبەری خوان، ئاگادار بن. ئەمجا خوا هەڕەشەش ئەدا لە چەند شوێنی ترە لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەگەر وا بکەن پێغەمبەر هەر هەمووتان تەواقەدا. جا لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئەبێ زۆر زۆر ئاگادار بین، پاراستنی نهێنی یەکێکە لە علاماتی ئەهلی ئیمان، وەش نەپاراستنیش یەکێکە لە علاماتی ئەهلی نیفاق و دووڕووی. أبو سعيد خدري بما نجرته ولا حديثي صحيحة كإمام مسلم حديثك تخريجك أفرمي بيغمر فرمي صلى الله عليه وسلم إن من أشر الناس عند الله منزلة يوم القيامة الرجل يفضي إلى المرأة وتفضي إليه ثم ينشر سرها. خوابنا من ده خرابترين أو كسانيك للرجي قيامة أيان تيرن، خرابترين إن من أشر الناس يوم القيامة، خرابترين أو كساني كأيان تيرن للرجي قيامة ورو رشيان أكا أخوة للرجي قيامة لبردم همو خلقيا حيايا أبا أخوة للرجي قيامة كان أوانا كسر نهيني خيزاني بڵاوەکەنەوە، ئەوانن کە تەنانەت خێزانەکانی خۆیان شتێک لەگەڵ خێزانەکانی خۆیانەکە باسیەکەن، حتا خێزانی خۆت ناوماڵی خۆت چجا حرمەتی ماڵی خەڵکی تر بشکێنی، چجا تهمەت و خراپەیە بدەیتە پاڵی ئافرەتی دراوسێکەت، چجا بوختیان و قسەی ناشرین هەڵبەسی بۆ کەسێکی دۆستت نزیکت ئەیلاو ئەولاد. خوا پەنامەندە یەکێکە لە گەورەترین نەکبەتیەکانی ڕۆژی قیامەت و یەکێکە لە گەورەترین تاوانەکانی ڕۆژی قیامەت کە خوای تەعالا ئەیهێنێت لە ئەشەڕترین خەڵکە، یعنی خراپترین خەڵقان ئەوانن. جا خەڵکی نەئاگاتان لێی بێ، ئاسان نییە بڵێ وەڵا یەکێکم دیچووە ماڵی فڵان کەسو، ئاسان نییە بڵێ وەڵا ئەمە یعنی ئیسلام وا فێرمان ئەکا ئەگەر ببینیت لە 100 زەلامێک ببینی بچێتە ماڵ یەکێکەوە، ئەگەر بۆت بکرێ پەردەیەک بێری بیتە بان ماڵەکەیە بۆ ئەوەی کەس پێی نەزانی. بەڵام تۆ یەکێ دای لە قاپی یەکێک، لەوانەیە باوکی بێ، لەوانەیە برای بێ، لەوانەیە کەسێکی زۆر نزیک و مەحرەمی بێ و بدا لە دەرگاکەیان تو بوختیانێکی بۆ هەڵبەسی، یا بە کۆڵانەکەیان تێپەڕ ببێ و تو بوختیانێکی بۆ هەڵبەسی، یا پیاوێک سەلامی لە ئافرەتێک کرد لە شوێنێکە تۆ بوختیانێکی بۆ هەڵبەسی، یا کەسێک لە دائیرەیەکە ها لەگەڵ کەسێکی ترە لە بەرچاو ئەو خەڵکە تو بوختیانێکی بۆ هەڵبەسی. لە ڕاستیە ئەمە یەکێکە لەو شتە زۆر زۆر خراپانەی کە لە ناو کۆمەلگای ئێمە بەداخەوە بە ئەسەفەوە بڵاوە، و ئەو کەسانەشی کە ئەو ئیشانە ئەکەن تاوانی زۆر گەورە ئەکەن، بەڵام ئاگایان لە خۆیان نییە. نوێژ و تاعەت و عیبادەتەکانی خۆیان هەموو بەنزینەکەنە سەریا و شخاتەیەکی پێوە ئەنەن، بەڵام ئاگایان لە خۆیان نییە. ئەبێ ئاگامان لە خۆمان بێ خۆشەویستەکان.
جابري كري عبد الله أصحابي في غمر صلى الله عليه وسلم لا حديثك صحيحة حسنة كشيخ ألباني أفرمي حسنة أفرمي في غمري خوشوي صلى الله عليه وسلم فرمي إذا حدث الرجل الحديث ثم التفت فهي أمانة بسلمانك بانتي كبتي زحمة نبي امرو دنيا وايا خوي أصل وايا إنسان سر نهاني خوي لا يكسباسنك چونك اگر تو دلي خوت و سنگي خوت تحملي نهاني كانتي نكردو هاي لو ما يخلق مكا إنسان أبي نهاني خويو نهاني كاروباريو نهاني مالو خيزانيو نهاني قرككيو نهاني خزمو كسكاري خوي لا يخلق باسنك بلام جاري واهي بيويستا دوستيك بسلمانيك أهل إيمانيك بيويستا مشكليك تي كيشيك تي نهانيك تي بيويستا بسلمان بزاني بري بارتي سقط بمالو منالي خوتنية سقط بجنكي خوتنية بو حالتي خطريات هلت قرتوا ناتواني بيدركيني منالا كانت دز بلاون مبذرن إسرافتشين بسلمانك أناسي لبر خاطري إخوة عليك فلانة كس حني بارم هي دنيايا إنسان قدر نازاني تشي دقيق يقيقري بري بارم هي لفلان شو ندام ناو إخوانا خواست أقر خوم تياتشوم أو بام نالا كانم آقادار بن أو باركم على فلان شو ناو بيان بلي نهيني كي ترت هي حزارها نهيني هي محمان عدها مومان ليرة خاوني نهينين ناتواني تنها لاي خود بي لبر حالتك لبر ظروفك بيويستا باستشاريك وراويجيك لقل برايكي بسلمانة لقل خشكيكي مسلمانتا تو اي بي الي اما حالتك ضروراتا حتى حالت ضرورات نبي نهيني خوتان لاي كس ما دركين اگر دركاندت بيت وت اگر حتى بيشي نلي فلانة كس اما نهينية و آقادار بولاي كس باسي مكا كبانقت كرد املاو بتنيا قسكت بو كرد يان آوا لكات قسكرد نكيا سيري املاو اولاي خوتت كرد او ايتر وكو او وايا بيغمر صلى الله عليه وسلم بيت وتبي اما امانته و آقات ليبي بيغمر بيت فرمي امانته برلاوي كابرا بيت بلي بيغمر بيت لي اما امانته ابي بي باريزي اي باريزي ايمان داري ناي باريزي صفاتي نفاق ضريتيا جاء آقات ليبي إمام ماوردي أفرمي رحمتي خواهي ليبي أفرمي اعلم أن كتمان الأسرار من أقوى أسباب النجاح وأدوم لأحوال الصلاح إمام ماوردي أفرمي شارد نوين هين كاني خوت يك لقورترين سبب كاني سركوتن أما باس نهيني خوتكم من ليري إستا شارد نوكي قورترين سبب بو سركوتن وشاكترين سببی شبو اوی بردوام بی لسر احوالی چاکه بو نمونه تو شونیوژیه که لای کس باسی ناکی کباست نکرد بردوامی که زیاتره پیغمبری خوشویسمان صلی الله علیه وسلم لحدیثی صحیحه افرمه لمعاذی کری جبلوه افرمه پیغمبر فرموی صلی الله علیه وسلم گوه بگرن بریزان امانه گوهرن گوهر جیانتان لسر امانه دا مزرینن خسار ناکن جيانتان بوشي ودانا كبيغمر أفرمي صلى الله عليه وسلم وخوال قرآن بوتاني دار رشتوا والله قد زررناكن كي شيء إيمو نقبتي إيمو زرري إيمو لويا مخالفة أماناك بيغمر شي أفرمي بجوي دل جوي بو بقرن نكتنها جوي أم جوي بجوي دل بيغمر أفرمي استعينوا على إنجاح الحوائج للرواية ترى على قضاء حوائجكم بالكتمان فإن كل ذي نعمة محسود پیغمبر أفرمي بو أوي كاركانتان سركوتوبي هوضا بشارنوا كاري قيامتتان يا دنيايتان بو أوي خلق نزاني تنانت كم نعمة هي پیغمبر أفرمي حسودي بي نابري زور بي نعمة كان حسودي بي أبري فإن كل ذي نعمة محسود دي أما فرمايش بيغمر صلى الله عليه وسلم فيرمان أكا
کارەکانی خۆمان بشارینەوە بە قەدەری توانە سڕ و نهێنیەکانی خۆت بشارەوە، چونکە زۆربەی نعمەتەکان جێی حەسادەتی خەڵکیە. ئیمامی عەلی ئەفەرمێ سرك أسيرك فإن تكلمت به صرت أسيره. الله لەم گەوهەرە خوای لێ ڕازی بێ عەلی کوڕی ئەبی تاالبی ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەمیری ئیمانداران، خەلیفەی چوارەمی رسول الله صلی الله عليه وسلم نصیحەتمان ئەکا، پێمان ئەفەرمێ سڕەکەت ئەسیری خۆتە، نهێنیەکەت ئەسیرتە، دیلی خۆتە، ها لە ژێردەسی خۆتە. ئەگەر لە دەمت دەرچوو تو ئەبیتە ئەسیری ئەوها، ئەگەر لە دەمت دەرچوو لە زوانت دەرچوو ئیتر تو ئەسیری ئەوی. الله چەند کەس هەیە ئێستا ئەسیری قسەیەکە لە دەمی دەرچووە، چەند کەس هەیە ئێستا ئەسیری قسەیەکە لە دەمی دەرچووە، ئەی ئەگەر نەیوتایە ئەو ئەسیری تۆیە، ئاگات لێی بێ. ئیمامی ماوەردی ئەفەرمێ ئەمانە قسەی ئیمامە گەورەکانن، هەمووی ئاەت و قورئانن، بۆمان ڕوون کراوەتەوە لەسەر زمانی ئەمان فێرمانەکەن، شەرحی ئەو ئاەت و حەدیثانەمان بۆ ئەکەن. ئەفەرمێ وەکەم من ئیظهاری سر ئەراق دەمە صاحبه، چەندین نەهێنی هەیە کە کەشفت کرد خوێنی کابرای ڕشت. زۆربەی ئەو خوێنانەی ئەڕژێن هۆکاری ئەوەیە کە سڕێکە و کەشف کردیا، ئەبێتە مای ئەوەی خوێنە بڕژێ ومنع من نيل مطالبه. زۆر جار تۆ بۆ شتێک ئەڕۆی خەریکە پێ ئەگەی، شتێکی دنیاییە یا قیامەتیە، ئەتەوێت پێی بگەی وە شتێکی خراپ نییە، شتێکی چاکە، بەڵام بەس لە دەمت دەرچوو سبحان الله ڕێگرت بۆ دروست ئەبێ، حەسوود نایەڵێ، جا ئاگات لێبی. زانایانمان فەرموویانە هەر کەسێ سڕ کەشف بکە سێ خاڵی گەورە، سێ عیبی گەورەت هەیە تۆ کە سڕێکت کەشف کرد. یەکەم دڵت ئەوەنە تەنگە نەیتوانی سڕێکی بچووک بگرێتە خۆی. دووهەم بێ ئاگا بووی لە وریاکردنەوەی عولەما و دانایان و پیاوچاکان و حەدیث و قورئان، ئاگادارتیان کردیان سڕ بپارێزە، هی خۆت بێ هی خەڵک بێ بیپارێزە، بەڵام تۆ زمانت نەوێسیا و باست کرد. سێیەم غەدرێکت کردووە کە ئەگەر ئەمانەتی خەڵکت لەلابێ غەدرێکی گەورەت کردووە، چونکە ئەو دایە تۆ وەکو ئەمانەت بەڵام تۆ نەتپاراست، کەوا بوو صفاتێک لە صفاتی یان ئەتوانی بڵێ هەر سێ صفاتەکەی منافقت تایە. خوا پەنامان بدە. ئینسان هەروەها زانایانمان فەرموویانە اعلم أن من الأسرار ما لا يستغنى فيه عن مطالعة صديق. وكو باسم كرد سر وهي إلا أبي بيك بيجيتي، يعني استشارية ضرورة بيويستا. جاء أقدار با أقدار سي خالمانكاتو زور مهمة. خال يكم كاتيك فليحذر العاقل لسره أمينا إن لم يجد إلى كتمه سبيلا. أو كسي كسركتي لا باسكي أبيت ضلنيا بك أمينة نك وزواني خوي خلقي يجا تو بس ركت باسكه بس ومن بيجي وكوا فردا يتناو بيريكو لا ودم حساونيه وعمل تطبيق جيب جاك رابك ام كابرا امينه اميني بارش حساونيه زلام وهي بملايين دولار بخير لا اي باريزي بس ناتواني يكسر بباريزي زلام وهي امانتي بارب خلاي امانتي بارا علماء وتوانا زور اسان ترتا امانتي سر ابي اقات ليبي دوهم قد سري خود بكسي ميجا خوي بيجي بومي باسكا هر كسي داواي ليت كرت سركتي بو باسكي او دلنيا بلاي خلق باسيكا دلنيا بباسي كردوه بويا او سرد لاي كسيك باسمكا ك خوي داوات ليكا سيهم دائما سرد بچان كسي ملي بيكي بدو بسي بچوار لبروي كوت تسي وچوار كس يعني تأكيد بلاو أبيتو چونك أوانا هر هموي مرجكاني أمانتي أنتيانية دوهم كاتي بچان كسي وتدوائي لتيا كچه كاميان باسي كده تابروي لو ميكي تابروي بي بلاي عيب دخوت نكرت سركي منت باس كرت
ئیتر دوای وەگەرەی هەر لۆمەی خۆت بکەی بەس چونکە تۆ نەتوانی سڕی خۆت بپارێزی. چە ئەمانە زۆر زۆر مهمە ئینسانی مسلمان ئەبێ زۆر زۆر ئاگادار بێ و وریا بێ و حفظی سڕی خۆی و سڕی خەڵکیش بکە چونکە بەڕاستی خۆشەویستەکانم وەکو باسم کرد جاری وا هەیە تۆ قسەیەکە زۆر بچووکە لە دەمت دەرئەچێ ئەڵێ ئەمە چییە قسەیەک هەر ئەوەنە ئەڵێ کوڕە بەڵا زەلامێکم دوو چووە ماڵی فڵان کەسەوە یان شتێکی بەسیط ئەلەمانە ئەر ئەوەیە ئەبێتە مایەی ئەوەی کەوا چەندین خوێن ئەڕێژرێ زەلام ئەکوژرێ خەڵک ئەدرێ بە تەلاقە پیا و ژنەکەی تەلاق ئەدا مناڵ بێ باوکو بێدایک ئەکەون عایلەیەک تێکەچێ جاری وا هەیە لە یەک کاتە 5 عایلە تێکەچی بە یەک سڕ 5 عایلە تێک ئەدەی 5 خێزان ئاژاوە ئەخەیتە ناو 5 ماڵەوە. خۆیە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە زمانمان پارێزراوکە یا ڕەبی بمان کەرە ئەهلی ئەوەی ئەگەر ئەمانەتێکمان لەژێر دەسا بوو بیپارێزین یا ڕەبی خوایە ئەگەر سڕ و نهێنیەکمان لەلا بوو بیپارێزین یا ڕەبی خوایە ئەگەر ئەهلی ئەوەیش نیمان سڕ و نهێنی کەس نەکەوێتە لامان یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە دینمان بپارێزی ئەخلاقمان بپارێزی یا ڕەبی خوایە ڕەحم بە هەموو لایەکمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین ڕەحم بە مردووی هەموو لایەکمان بکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی خێزانەکانمان ساڵح بکەی ڕەحم بە دایک و باوک و خزم و کەس و کارمان بکەی ڕەحم بە مردووی هەموو لایەکمان بکەی یا ڕەب العالەمین خوایە کوردستان لە هەموو بەڵا موسیبەتێک بە دوور بگرە یا ڕەبی خوایە حفظمان بکەی یا ڕەبی بمان پارێزی یا ڕەب العالەمین لە فێڵی دوژمنان لە مەکری دوژمنان لە کەیدی دوژمنان یا ڕەبی خوایە ئەم وەزعە ئەم قاڵ و قڕی و ناخۆشیە کە ها لەسەرمان هەڵی بگری ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم زۆر جار ئەو شتانەی کە ئەیبینیت بە چاو مەرج نییە وا دەرچێ. ڕۆژێکیان برادەرێک هاتە لای من زۆر زۆر خەفەتبار بوو زۆر وەکو بڵێ حەستمە کرد زۆر تاوانبارە و زۆر نازانی ئەڵێ مامۆستا نازانم تاوانێکم کردو نازانم چۆن تۆبەی لێ بکەم. منی شوتم تاوانەکەت چییە وتی اعتیادیە وتم باسی کە لەبەر ئەوەی تۆ دەیتە لای مفتیم ئەگەر گوناحێک شتە بێ باسیکە ئینشاءڵڵا بۆ تێپارێزێ بە ئیزنی خوای پەروەردگار من ڕێگات پێ پیشانە دەم. وتی وەڵڵا مامۆستا بینیم کابرایەک لە ماڵێکە یعنی تەنیا بوو کابرایەک لە ماڵێکە تەنیا بوو شەوێکی درەنگ ئافرەتێ خۆی کردە ماڵەکەیە دیارە دراوسێ بوونە ئەیتر من حتا نزیکی بەیانی بەس مراقەبەم کردە بزان ئەوە کێ و کێ چۆتە ماڵیەوە و بۆچی ئەچێتە ماڵیەوە و لەوە دوایش تەئکیدکردن بە دوای ئەوە سەیرم کردە ئەمە دایکێتی چۆتە ماڵێن کێشەیەکیان بووە ئیتر هاتۆ بە ماڵ کوڕەکەی بەڵام من ئیتر نەمزانی من وامەزانی ئەمە ژنەکەی لە ماڵ دەرکردەوە یەکێکی کردەتە ماڵ بەس نەوێ لای خەڵک باسم نەکرد بەس نوێ خوایینی کردن بەڵام ئەو تاوانم کردێت کە مراقەبەی ماڵی خەڵکم کردووە زۆر شت ئاوا دەرئەچێ ئەو تاوانە گەورەیە توش ئەبێ تۆ یعنی براینە تۆ ئەگەر غەڵەتێکت بینی ئەسڵ وایە ئەگەر مەسەلەن ئەوە نائەمر بە چاکە و نەهی بە خراپە مەسەلەن 100% کابرایەکە بینی عەرەقە خواتەوە یا مەسەلەن تۆ نەسیحەتێکەی ئامۆژگاریەکەی ئەمە بەڵام تۆ ئەگەر شتێکت بینی ئەوە زانیت یعنی گومانێک بوو ئەسڵ وایە تۆ چاو داخەیت و بەرکەیتەوە لەوە هەوڵ بدەی خۆت بپارێزی حتا لە گومان چونکە بۆ خۆت ئەخەیتە ناو شتێکەوە کە پەیوەندی بە تۆ نییە. پێغەمبەری خوا ئەفەرمێ من حسن إسلام المرء ئەفەرمێ لە جوانی ئیسلامبوونی هەر یەکێک لە ئێمە مرء يعني خەڵک لە جوانی ئیسلامبوونی هەر خەڵکێک ئەوەیە
تركه ما لا يعنيه واز لە شتێک بێنی کە پەیوەندی بە تۆ نییە هەنێ شتێ پەیوەندی بە منەوە نییە من خۆم بۆ ئەخەمە ناوی بۆ بەیانی شایەت و بگرە و بەردە ئەمە هەر لە دنیا چجا لە قیامەت خوا ئیسلاحی هەموو لایەکمان بکەی